ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی محەممەنوویتان لێبێ. ئێوە دەزانن ڕێکخراو هەبووە لەژێر ناوی پاراستنی جۆرەکانی پەپولا مانگانە هەزاران دۆلاری وەرگرتووە. ئەوە ئێمە وا ناڵێین، ئەم بەڵگانەی لەبەر دەستماندایە وا دەڵێن. دەیان ڕێکخراو لەم شێوەیە هەبوون، تەنها بەناو هەبوون و پارەیان لە حکومەت وەرگرتووە. ئێوە دەزانن لە کوردستان چەندەها ڕێکخراو پارەیان لە بودجەی گشتی بردووە. ڕێکخراو هەبووە مانگانە 500 ملیۆن دیناری پێدراوە. ئەوە ئێمە وا ناڵێین، ئەوە ئەو بەڵگانەی لەبەر دەستماندایە ئەو ڕاستیە دەڵێن. ئایا ئەم ڕێکخراوانە هیچ سوودێکیان هەبووە یان تەنها بۆ پارە و بودجە و سپیکردنەوەی ڕووی هەردوو حیزبەکە دانراون و دروست کراون؟ پرسیاری نووسەرێکە. نووسەرێکیش نووسیوێتی ئەم ڕێکخراوانە دوکانەکانی یەکێتی و پارتی بوون. ئایا بڕینی بودجە و منحەی ڕێکخراوەکان پێویستە یان لێدانە لە پرۆژەی بە مەدەنیکردنی کۆمەڵگای کوردی؟ ئایا ئەم ڕێکخراوانە شتێکیان لەم کۆمەڵگای کوردی گۆڕیوە؟ بەڵام ئایا هەبوونی ئەم جۆرە ڕێکخراوانەش پێویست نییە بۆ ئەم کۆمەڵگایە لەم کاتەدا؟ ئاراستەیەک دەڵێ یەکێتی و پارتی بە ناوی ڕێکخراوەوە هەموو شتێکیان بەش کردووە. ئاراستەیەکی تریش دەڵێ ئەم ڕێکخراوانە بوونیان پێویستە، خۆ هەر یەکێتی و پارتی ئەم ڕێکخراوانەی نەبووە، هەموو حیزبەکان هەیان بووە. بۆ هەڵدانەوەی ئەم مەلەفە میوانداری هەرێک لە بەڕێزان کاروان هاشم، ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان، سپاسکە کاروان. هەروەها دیار موفتی، ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان، سپاس کاک دیار. پاش کاژمێرێک ئێوە بڕیار دەدەن بەشێک لە ڕاستی لای کامیانە. کاروانەکە سەرەتا لە تۆ بپرسم، بڕینی منحەی ڕێکخراو بە تایبەتی لە کۆمەڵگایە کاژین کە پێوتێ کۆمەڵگای تەقلیدی زەڕورە یاخود نەخێر غەڵەتێکە چونکە پێویستمان بەم ڕێکخراوانە هەیە بۆ مەسیرەی مجتەمەعی مەدەنی؟ سەرەتا گەرێمە پێناسی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بکەین. ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی دەستگایەکی گرنگە لە نێوان خەڵک و حکومەت. بوونی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی لە هەموو مجتەمع پێشکەوتەکان زەرورە و ئەبێ هەبێ. بەڵام پرسیارەکەوەیە ئایا لە مجتەمەعی کوردی لە 23 ساڵ حکومڕانی پارتی و یەکێتی ئەم ڕێکخراوانە بەڕۆڵ و دەوری خوان هەڵساون؟ بێگومان نەخێر. لە 23 ساڵی ڕابردوو پارتی و یەکێتی هاوشێوەی حیزبە شمولیەکانی دنیا کۆمەڵێک ڕێکخراو سەندیکان دروست کردووە مەبەستیان لە دروستکردنی ئەم بێگومان نەخێر، یعنی بەجددی پرسیارەکە بۆ بێگومان نەخێر، یعنی ئەو بێگومانە لە چێ هینا ببوورە. ئێستا حەزەکەم بە ویژدانەوە ئێمە لەسەر ڕێکخراوەکان ئیش دەکەین. مادام ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیە دەبی ویژدانمان سەنجی مەحەکبی لەسەر ئەو وەزعی کە قسەی تێدا دەکەین بە چ پێوەرێک دەڵێ نەخێر. ئەو نەخێرت لەکوێ هینا؟ ئایا کۆمەلگای کوردەواری سەردەمی سەدام و سەردەمی بەعز وەکو ئەو کۆمەلگایە کە ئێستا دیار بەڵام حیزبە شمولیەکان ڕێکخراویانە بووە مە قسەی کاروان هاشم نەخێر هەموو حیزبەکان هەیان بووە، هەموو حیزبەکان لە بزوتنەوەی ئیسلامیەوە بگرە هەتاکو وتم هاوشێوەی هەموو حیزبە شمولیەکانی دنیا کۆمەڵی ڕێکخراو هاوشێوەی بەعز حیزبی شیوعی هاوشێوەی حیزبەکەی مۆسۆلۆنی ئەمانە بەڵام کۆمەڵی ڕێکخراو سەندیکان دروست کرۆ مەبەستیان لە ڕێکخراو سەندیکانە تەنها مۆنۆپۆلکردنی کۆمەلگای لە کاتێکە ئیشی حیزب ئەمەنیە، ئیشی حیزبەوەیە فەزایەکی دیموکراسی دروست بکات، ڕێکخراوەکان خۆڕسکانە دروست بن. ئەڵێ بۆچی وایە؟ من ئەڵێم لە ساڵی 1950 ڕێکخراوی خوێندکاران و گەنجان و ژنان هەیە لە وڵاتە، بەڵام دۆخی خوێندکاران دۆخی زانکۆکانمان لە ئاستی پێویستایە. فەرمە زانکۆکانی کوردستان لە دواکەوتترین زانکۆکانی جیهانن. مەسەلەی ئافرەتان و ژنان ئەبینین دۆخی ئافرەتان و ژنان ئێستا لەگەڵ بە بەراو ساڵێکی تر خراپترە بێ. ئەو هەموو ڕێکخراو ڕۆڵ کاریگەریان بووە، ئێوە وان دروستیان کردووە. من ئەڵێم ئەمان بۆ دروستیان کردوان. من ئەڵێم ڕۆڵ و ڕێکخراوی مەدەنی لە کۆمەلگای مەدەنیە لە کۆمەلگا زەرورە، بەڵام ئەم ڕێکخراوانەی چونکە دەستکردی پارتی و یەکێتی بوونە نەیانتوانێت بە مەهام ڕئیسەکەی خۆیان هەڵسن کە دوکان بوون. بەڵێ دوکان بوونە نەیانتوانێت ببنە ئەوەی پێوترێ بۆشایەک لە نێوان باش ئەمانە دوکانێک بوون یەکێتی و پارتی لە ڕێەوە پارەی پێپیا کردووە، خەڵکی پێکەسب کردووە وەکو حیزبە شمولیەکان. وەک سەرەتاژ وتم مادام لەسەر ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی قسان دەکەین تکام وایە با ویژدان سەنجی مەحەکبی چۆن هەر لە پەرلەمان ئەو پەرلەمانی ئێستای خۆمان کە بەڕاستی پەرلەمانێکە لێکەکە لە ئەندام پەرلەمانەکانی کە زۆر ئەکتیڤن زۆربیان لە کۆمەڵی خوێندکاران و لە
ڕێکخراوەکانی قوتابیان و لە لاوان پێگەیشتینە و بووینە ئەندامی پەرلەمان ئەوە گەورەترین سەروەتە لە بۆ میلەتەکەمان کە ئەو ڕۆکە داکۆچی کاری گەورە و سەرسەختی کۆمەلگای کوردەوارین ئەو یەکەم ئەو پێگانی کادرە تۆ توانی مەحەدی کادران بکەیتەوە برازمەوە ئیشی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی بۆشای لە بینی خەڵک و حکومەت هەیە پڕی کاتەکانی ئیشکردن و کارکردنی کار و چالاکی کۆمەڵک گەیشتیتە کۆمەڵک سەرکەوتن کۆمەڵک فێربوون کۆمەڵک تێگەیشتن کە بەواقعی تێگەیە ئێستا وەکو ئەوەی نییە لە مەعهدە کادران چەند نەزەریەک دەخوێنی و دێتەوە دوای ڕەنگە نەتوانی هەر هەزمیشی کردبی و تێی نەگەیشتبی ئەوە بە عەمەلی توانیتی ببتە کادرێکی گەورە سەرڕای ئەو خاڵە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکانی بوونی ڕێکخراوی مەدەنیەکان کۆمەڵک یاد و یادەوەری هەر لە ناو کۆمەلگای کوردەواری هەربیر چوو بوونەوە ئەو ڕێکخراوانە بیرخەڵچیان وەکو ڕێکخراوی جۆرەکانی پەپولە ڕێکخراوی هەنگاوانە ڕێکخراوی بەخێوکردنی چۆلەکە ڕێکخراو هەبووڵێ ڕێکخراوی خۆبەخشی با ناوناڵێ ماگانە بوجێی وەرگێمە میلەتێک بووین لە ناو شۆڕشەوە هاتینە سەردەسەڵات باش ئێمە لە سەردەمی بەعس فێرکرا بووین بشکێنین بڕوخێنین تێک دەین کاولکەین ئەتوو دەبی کە هاتیە سەردەسەڵات وردە فێری کە چۆن پاشەکان ڕێکخراوێک بۆ پەپولەکە هەبووە بەڵێ من ئێستاش تەکیدی دەکەمەوە دەبێ هەبێ لەبەر ئەوەی خەڵک بزانی چۆن ڕێز لە پەپولە دەگرێت بەڵام کە ڕێز لە ئینسان نەگرێت چۆن ڕێز لە پەپولە دەگیرێت لە وڵاتی ئەمەدا کە ئینسان بکوژێت چۆن پەپولە ڕێزی لێژیرە کاک دیار باشە من نمونەیەکە پێبێنمەوە ئێستا مۆلای نمونەیەکە پێڵم تۆڵێ ئەم ڕێکخراوانە پێویستە هەبن و سەرەتای قۆناغ بەڵام ئێستا حکوومەتی کوردی 24 ساڵە یعنی ئەگەر گەنجێکیش بۆیە جامیعەشی تەواو کردووە یعنی ئێستا زەرورە ئەم ڕێکخراوانە هەبن یاخود دەمانە دوکانی سیاسی دەڕێنم بۆ مۆلایەوە لە ماوەی ڕابردوودا لە فترەی ساڵێک ساڵ و نیوەک ڕەنگە 800 کەس چوونە ناو داعش لە فەراغەکی کار و چالاکی نەبوونی ڕێکخراوەکان بچوینە ناو ئەگەر ڕێکخراوەکان نەبن لە وڵاتێکی سێ پارێزگای وڵامێکی دایتەوە دەڵێ ئەم ڕێکخراوانە پێویستن تەنها دەڵێ بۆ ڕێکخراویش نەبێ بۆ پەپولە لە کاتێکە ئێمە پێویستمان بە هەموو ڕێکخراوێکەیە کۆمەلگای کوردی پێویستی بەم ڕێکخراوانە هەیە بۆیە خەڵک نەبێت بە داعش و بە هێزێکی تر وەکو کاک دیار ئێمە مەسلەی داعش خۆمان نەزانین هەمووی ساڵێکە دروست باش خۆ پێشەم ساڵە قەیرانی دارایی نەبووە ڕێکخراوەکان منحیان وەرگردووە کەوابێ ئەمانە پەروەردەی پێشەم قەیرانن خەڵک بە مانگێک و دوو مانگ نابێ بە داعش ئەو پەروەردەی پێش ئەم قۆناغن بۆیە من پێم وانی ئەو پێوەرەی هەیە بە مانگەک و دوو مانگ نابێ من پێ دەڵێم بە هەفتەیەک بە 5 ڕۆژ خەڵک لە مزگەوتەکان دەتوانی ببتە داعش زۆر باش ئێمە لە سەرتا شتمتم ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی زەرورە هەبێ بەڵام ئەم ڕێکخراوانی پارتی وێکێتی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی نەبوون ئەمانە ڕێکخراوی حزبی بوون لە کاتێکە ئیشی حزب نەخێر نابێ حزب ڕێکخراوی هەبێ ڕێکخراوە بێت خۆڕسکانە دروست بێ من نمونەیەکەینەوە لە مەفهومی ڕێکخراو هەرتێ نەگەیشت ئیشی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیەوەی لە هەموو دنیا حزبێک حزبەکانی هەموو دنیا لە ئیتالیا بڕۆ سوید بڕۆ شوێنەکان نەخێر دەبێ قسەکەم تەواوکەم دەنجیدا ئەو حزبە زۆر باشە دەنگەکانی بە قەدر ڕێکخراوەکە زۆر باشەکەیان ئەو ڕێکخراوانەوەیان باسیەکە بە یەک ڕۆژەتوان کاری حکومەت ڕابگرن لە نەرویج سندیکای کرێکاران تەنها یەک ڕۆژ بە مامۆستانی و دەوام مەکەن حکومەت پەکیکەوت ئەم ڕێکخراوانە ئەتوان فشار لەسەر حکومەت دروستکەن ئەم ڕێکخراوانە ئەتوان وا لە حکومت بکەن لە قرارەکانی پەشمان بێت بەڵام لە کوردستانە کام ڕێکخراوتوانێتی فشار لەسەر حکومت دروستکە لە قرارێکی پەشیمانی کاتەوە لە کوردستانشتی وانە بووە نەخێر هیچ ڕێکخراو گروپی فشار قوتابیەکان دەڵێن بە مەکسەبی ئەمە بوو کۆمەڵێک تعدیلات کرا ڕێکخراوەکانی لاوان عینەش دەڵێن یعنی بۆ هەموو ئەم ڕێکخراوانە پەراوێزەکەی ڕێکخراوی قوتابیان و خوێندکاران لەم وڵاتە ئیشان بۆ حزب کردووە لەکوێ خواستی حزب هەبووە لەوێ بوون لەکوێ نەبووە من منت بووێنەوە ڕێکخراوی یەکێتی قوتابیان لە هەفتەی شوباتە دوو مانگ زانکۆکانی کوردستانی داخست ڕێکخراوەکەی جەنابی و کە خوێندکارانی یەکێتی کۆمەڵی خوێندکارانە لێرە
حرەمی زانکۆی سلێمانی شکێنرا هێزێکی چەکدار چۆ سەر زانکۆی سلێمانی بەیاننامەیەکیان دەرنەکرد کەوابێ ئەمانە ڕێکخراوی حیزبن ئەمانە بۆ پاراستنی بەردەوامەندەکانی حیزب نەکاوڵاتیان ئێمە خاوەنی شۆڕژ بووین ئێستاش خۆمان بە شۆڕژ مەکەن بە منەت بەسەر میلەتەکە کە شۆڕژ میلەتی کورد هەمووی کردی یەکێتی پارتی نەکرد خۆمان بە خاوەنی ئەمنیەت و ئاسایشی ئەو کۆمەلگایە دەزانین هەر لایەنێک هەر هێزێک بێوێتن ئەو دەستکەوتانەی ناوی کورد بفەوتێنی و لە کەداری بکاوتێکی بشتێنی بەڵێ دەکان پێدا لە حەمدەی شوباشان دەستکەوتەکان کەویستیان ئەنووس دەستکەوتەکان بشکێن قوربان داوای مافیخوانەکرد داوای ئازادیانەکرد داوای نانیانەکرد داوای ئاو کارەبایانەکرد کەمالتان لابردێ یوسفتاندانە بایستان لابردێ ڕێباستاندانە ئەوەیە گۆڕانەکەیت و کە کردیتت لەسەرگیان گۆڕانەکەی ئەوەیە بەو قەرارە میحێ و ڕێکخراوانەمان بڕیوە کە جەنابەت دیفاعیان لێەکەی بەڵێ بە شانازی وێڵێن بەشێک لەو ڕێکخراوانە هەربوونیان نەبووە بەشێک ڕێکخراوانە تەنها وەکو خۆت دوکانی حیزب بوونە وەهمی بوونە بەڵێ بە شانازی ئەومان گۆڕی ئێمە من حی و ڕێکخراوانەمان باشە زۆر باشە لە یەکی نۆی 2014ەوە هەموو ڕێکخراوەکانتان بڕیوە ئێوە وەک سیاسەتێکتان بەکاری بەشێک لەو قەرارە بۆ ئاگاداریت ڕاگردنە بەهۆی ئەم قەیرانی دارایی دوو نەعەدالەتی هەبووە لە بینە ڕێکخراو هەبووە زۆر مستحق بۆ کەم پێ نمونۆ لەسەر ڕێکخراو ئێمە لای تۆ بەدڵنیایەوە ئێمە لای تۆ بەدڵنیایەوە کاکێکیان ڕێکخراوە بەناویکێتی گشتی جوتیارانی کوردستان لە هەولێر 113 میلیۆن دیناری وەرگردووە چیم ڕێکخراوی بیستووە ڕێکخراوی منداڵپارێزانی کوردستان لە سلێمانی 500 میلیۆن دیناری وەرگردووە کاتچیک چالاکی و کار و چالاکییانە بۆ لە کۆمەلگای کوردیە ئێمە پرسیار بکەین من وتم بە وجدانەوە من وتم بە وجدانەوە بە گۆڕانکاری بە بێویژدانی ناکرێت پێشەواشەکار بم گۆڕان بێتە سەردەسەڵات ساڵانە نزیکی 15 میلیارد دینار دراوە بەم ڕێکخراوانە بەناوی ڕێکخراوی زانستی و ڕۆشنبیری من پرسیارەکەم بەڵێ کۆمەلگایەکەمان پێویستی پێێتی لەبەرەوەی لە سەرەتای دروستبوونیە ئەم 15 میلیارد دینارە ئەمانە خزمەتیان بە کۆمەلگای کوردی کردووە تەلەڤیزیۆنەکەی جەنابەت یەک دیناری لە حکومەت وەرنەگردووە تەلەڤیزیۆنەکەی تۆ خزمەتی کردووە ڕێکخراوەکانیەوە زۆر باشە زایدەن ئەڵەگرین کاک دیار با من پرسیارەکەم لەسەر ئەو من وەڵامێک با من پرسیارەکەم بکەم پرسیارەکەی منەوە یانی ئەم ڕێکخراوانە چی ئیسفادەیەکیان هەبووە بۆ کۆمەلگای کوردی ئیسفادەکەیمان پێ بڵێ با لە ڕقم دەرچین فلان ڕێکخراوەی من بەوجدانەوە یەک قسە ئەەکەم بەس ڕۆژانی ڕاپەڕین بینە پێش چاوی خۆتان ئایا کۆمەلگای کوردەواری وەکو ئێستا وشیار بوو ئایا ئەو قۆناغانە وردە بڕا بە ئەکید لەبەر ئەوەی ئاخر ماکسەوە نییە کاکە خۆت بە منطق قسە ناکەی بە منطق قسە ناکەی ئەوە بێویژدانیە یەک دقە با قسەکەم تەواو زەحمەت نەبێت یەک دقە با قسەکەم تەواو بکەم گەندەڵترین میلەت ئێوە هاتوون ئێوە هاتوون وەکو مامۆستایەک کە گوێی لە تەلەبەیەک نەبێ هاریەکی کردبی لە پۆلەکەیدا بێ هەموو قوتابیەکانیان خوێندکارەکان دارکاری بکە یەک ڕێکخراو خراپیەکی کردیە بۆت هەیە وەکو حکوومەت وەکو دەسەڵات بێی چاکسازی لەناو من لەگەر چاکسازیم بەڵێ ئەگەر تەخشان و پەخشان کرابی من بە هیچ شێوەیەک داکۆچی لەو تەخشان و پەخشانانە ناکەم کە کرایە بەڵام بڕینی بودجەش بەڵام ئاماژەت بۆدا ینی ڕێکخراو زەرورە بۆ پەپولەژە بێ ینی تۆ ئاماژەت بۆدا ینی ئێمە کوردستانیشین خەڵک قەیرانی داراییە خێرە ڕێکخراو هەیە تەنها ناو بووە کەی قەیرانی دارایی ساڵێکە پیا بوو کاکە خۆ ئەتوو پێشتر ئێمە پێویستمان بەوەیە ئەو ڕێکخراوەی کە دەڵێ 500 میلیۆن دینار وەریگرتیە من ئێستاش دووبارەی دەکەمەوە لە دوای ڕاپەڕینەوە بەڵێ کۆمەلگایەکی داخراومان هەبووە لە تونندوتیژی مێژووەوە کەواتەم ڕێکخراوانە ئەم ڕێکخراوانەیان کردووە دەیان کۆڕ و سیمیناریان ینی ئەم چالاکیانی ڕێکخراوەکانە شاریەوە ڕۆشنگەریان بڵاو کردوت ئەم ڕێکخراوانە نەبوونایە مجتەمەعی کوردی ئێستا لە مجتەمەعیشی دواکەوتی متەخەلیفی ناخۆش داژیان وای نابینە من وەکوتم مجتمعی کوردی پێش ڕاپەڕین کراوەتە ئەفغانستانیش کاکە ئەفغانستانیش مرۆڤن لەبەرەوەی ڕێکخراویان نیە ئەوانە بە ئامار قسە بکەین قوربان ڕێژەی کوشتنی ژن ئێستا زۆریان پێش ڕاپەڕی کامیان زۆرترا ناخێر ئێستا قەت وەکو ئەو کات نییە بەڵام ئەو کات ڕاگەیانەکان نەبوون نەدەبیست جەنابەت ڕەنگە لە مناڵ بووی ئاگاد لێ نەبووە وئیلا ژن کوشتن لەو سەردەمەوە هەر زۆر بە بەڵام وەکو ئێستا ڕاگەاندن بەڕاستی ڕاگەاندنی ئەو ڕۆکە ئەکتیڤە
یەکسەر دەگاتە شوێنی ئەو کارەساتەی کە ڕووی دایە بەڵێ ئامارەکان کردووە وەڵام حکومەتی بەحسی خزمەتیان نەکردووە ساڵی 1950 تعمیمی زۆربەی زۆری ئەو شتانەی دەکەن کە لەناو کۆمەلگای کوردەواری لە ساڵی 1950 ڕێکخراوی خوێندکاران هەیە ڕێکخراوی ژنان هەیە ڕێکخراوی ئافرەتان هەیە فەرموندۆخی زانکۆکانی کوردستان لە دواکەوتوترین زانکۆکانی گیان حکومەتی وەربگریەوە ئەو باشترین وەڵامە ئیشی ڕێکخراوی خوێندکاران چی وە لێرە دەیان کار و چالاکیان لە ناو زانکۆکان ئەنجام داوە لە بۆ گۆڕینی ئەو مامۆستایانەی کە بە فرتوفێر هاتینە ئەو مامۆستایانەی کە تەزویرچی بووین ئەو مامۆستایانەی کە خاصیان کرد کۆمەڵە خەڵکی خۆیان کاری حزبی کە نمرەکانیان زۆر نزم بە قوڵخاص بوون ماستەر و دکتۆرایان ئەوانیە چ تەواو کردیە زەحمەت نەبی چی تەواو کردیە بەکەلۆریۆس نییە بەکەلۆریۆست هەیە ئەگەر بەکەلۆریۆست هەیە دیارە ئاستی زانکۆیەکان باشن لێ کادرێک وەکوتی پێگەیاندیە زۆر باش ئەگەر نادیارە ینی بەجددی بە شێوە کەلۆ خۆت لێکی بدەوە سەرڕای ئەو نقطەیە کاکە حەمەجیان با ئەمان بگەینە خاڵکی من ناگەمە جارە لەگەڵ ڕێکخراوەکان لە حکوومەت کاک دیار من و تۆ ناگەینە خاڵکی ئەوبەش لەگەڵ ئەویشان ناگەمە خاڵکی ئەوبەش کێشەی من ئەوەیە پرسیارەکەم ناژمێ بگەمە خاڵکی ئەوبەش لەگەڵ کەستانە پرسیارەکەی من ئەوەیە جوابی وەم بیتۆ ئەم ڕێکخراوانە ئایا ئیسیفادەیان هەبووە بە خاڵوەم بژمێرە ئەوڵە یەک ئیسیفادەیان نەبووە بە مطلقی پێ دەڵێن نەخێنیان بەشی زۆری ئەوانە ئیسفادەیان نەبووە هاتی هەموو دارکاری کرد چۆن دەبی کاکە بەشی زۆری وا بە قوربانیان فەرموو پێم بڵێ چیان کردوم ڕێکخراوان بۆ ڕێکخراوی مناڵ پارێزمانە بۆ چیان کردو بۆ مناڵی کورد چۆن ئەتوانی من ئێستا داتای ئەو ڕێکخراوە من یەک لە خاڵەکانی زۆر گرنگ لەسەر بچووکترین خاڵ دوای سیوێکی ئابێمە هەڵاتین بۆ زەڵێ ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان هەرچی خۆراک و پێداویستەکانی مناڵان هەیە بۆ مناڵان پەیدای کرد و هینا بۆ ئیلا ڕەنگە 500,000 مناڵ لەو سەرما و سۆڵەیە کۆچی دوایی دەکرد باشە بۆ قازانجنە بووە ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر ئەوەن دوو کەش بوو بیتن ناتوانانی تۆ بە مطلقی بڵێ هیچ ڕێکخراوێک سوودی نەگەیان بەڵام بەقەدەر و 500 میلیۆن نارە سوودی گیانەوە بە کۆمەلگای کوردی خاوەنی کۆمەلگایەکی دواکەوتوو بووی باشە تۆ لە سوید و لە نەرویج یارمەتی ڕێکخراوەکان دەدەێتم بەشێکی ڕاگیراوە نەموت ئەمانە بردراوە ئێمە وەکو وەزارەتی دارایی بستنەوەی گۆڕان بەڵێ بەشێکیمان بڕیوە پێمان وایە نەعەدالەتی دوو قەیرانی دارای هەیە بەڵام ئەمە پیاچوونەی پیاکرێ بەشی ڕێکخراوەیت بینیوە بەرپرسی ڕێکخراوەیی بووبی ئێستا خاوەنی دەلان کروزەربی خاوەنی 5 خانی بی کاکە ڕقابەی مالی من بەرپرسی ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی کۆی بوویم ڕقابەی مالی هەر 6 مانگجارێک هاتیە و تدقیقی لە وەسوڵات و لە ئیشەکانمان کردە و تدقیقی جدیش زۆر باشە ماوەی تۆماتەوە کاک هەروان ئەم لیستەی کە لەبەر دەمان ئەمە لیستێکیانە 423 دانەیە و لیستێکی تریژێ یعنی ئەمانە ئیسفادەیان بە شێوەیەک لە شۆکانانی ئەمە بریتی لەوەی کە ڕاست و چە بەسەر هەمویانە بێنین یعنی دەڵێ بەڵێ ڕێکخراوەکان چالاشیانە بۆ خزمەتیان کردووە گەروانە بۆە کۆمەلگای کوردی ئێستا لە دواوە بوو یعنی ئەم پرسیارێکی بەڵام تۆ وەڵامت نەبوو یعنی لا دوای ئەمە دەستکەوتێکی گرنگە بڕینە من حەیە کاکە گیان ئەمە وەکو دەستکەوت باسی ناکەن ئێمە پێمان وایە نەعەدالەتی هەبووە لە تەوزێکردن پارە بەسەر ئەو ڕێکخراوانە پێمان وایە بەشێک لەو ڕێکخراوانە وامین بەشێکیان بەڵێ چاکمان کردو بەشێکی ڕاگیراوە ئێوە ڕێکخراوتان نەبووە هەوڵ دەدەن بیبڕن بەڵام لەبەر ئەوەی بودجەی حزبەکان خۆتان حزبتان هەیە لەبەر بودجەی حزبەکان خۆتان بۆ بودجەی حزبەکان بە یاساییمان کردووە پێشەوەی ئێمە بێنە دەسەڵات پێشەوەی ئێمە ئێوە ماگانە 35 میلیۆن دلارتانە بێت لە قوتی ئەم خەڵکە چیتان لێ کرد هەمومان کار و چالاکیدایە کار و چالاکی کۆمەڵە مەسوولی خۆتان پێدەوڵەمەکە قوربان بۆ ئەناڵی
35 ملیۆن دلارتان کردە کار و چالاکی ئێوە پارتیەکێتی ماڵانە 7 ملیۆن دلاری ئەم میلەتتان بێ ئێمە هاتین پێمان کەم کردمانە 5 ملیۆن ئێستا کەم تریشمان کردو ئەو دەستکەوتی گۆڕام کەسەکەم دەستکەوتەکە زۆر جوانە گەنجەکان و لاوەکانت هەمووی بەلافاو بنێرە لە بۆ مزگەوتەکان و ڕێکخرا و کار و چالاکی نەما و بابچن ببنە داعش لە بۆ ئەوی بێن خۆشی بە جەنابەت دابتەقێنەوە کە یەکەم کەسی بەرپرسەکی لەناو کۆمەلگای کوردەواری و ناسرایی یەکێک لە کارە هەرە خراپەکانی با بۆسی لەسەر خۆتەقینەوە وەڵامی ئەوم نەیانی وەڵامی ئەوە ینی برینی ئەمانە دەستکەوتە یاخود تۆتە دەستکەوت هەیە ئەمە برینی ئەم بودجەیە چییە ینی بۆ من وتم دوو بۆ لە کاتێکە ئەم ڕێکخراوانە ئیسفادەیانە بووە گەنجیان تەوعیە کردووە خوێنکاریان تەوعیە کردووە ژن مناڵ ئیدە لاخری ئەمە ئۆفیانە من یەک پرسیارم کرد ئەم ڕێکخراوانە هەمووی وەکو یەک مستحق و پارەی وەرگێ ئەو دیفاعی لە ڕێکخراوی پەپوولەکە هەڵبژێرە ئەگەر ئەتوو چاکسازی دەوێ نامستحق من پرسیارم لە ئەتوو وەزارەتی دارایی لەبەردەستە یەک دقیقە وەزارەتی دارایی لەبەردەستە نامستحقەکە هەڵبژێرە دەستگای چاودێری دارایی دەنێریە سەری دەستگای چاودێری دارایی دەنێریە سەری چی گەندەڵیەکی کردیە گەندەڵەکە بگرە بەقەدەر کار و چالاکەکان پێدرێت عزیزم یەک دقیقە کاک دیار یەک دقە ماوەیتە یە مۆلات کاک دیارە مۆلات کە سوود بە کۆمەلگا دەگەێنە کاک دیارە مۆلات دەبێ ئەو قسەی بکەم باشە یە مۆلات دڵنیابە یە مۆلات دڵنیابە یە مۆلات دڵنیابە وەڵامی ئەوەم بەرەوە دیسانەوە یڵێمەوە یعنی مستحق و نامستحق بە چی ئازانی تۆ منحی هەموو ڕێکخراوەکانە بڕێ هەنێ ڕێکخراوەیە مستحق ڕێکخراو هەبوو هەر وەهمی بوو هەر بارەگای نەبوو بینایی نەبووە پارەی وەرگرتووە ئەم پارەی چۆتە گیرفانی چییە چۆتە گیرفانی کادری حیزبی پارتیەکێتی زۆرن ئەوە ئەو لیستەکەیە 400 بڕە لە هەموو سلێمانێ بگرە بزانام 140 بارەگای سنتەر و ڕێکخراو هەیە هەمووی وەهمی بۆ قوربان دروستان کردووە کادری حیزبتان پێدەوڵەمە کاکە بێویژدانی مەکە من کادری ڕێکخراوە دیموکراتیەکان بوویم من وەکو وتم ئەوە هاش و هوشی هەڵبژاردن نییە بێم خۆم کاک دیار ئەو بکەین ئەوە هاش و هوش هەڵبژاردن نییە بێم حیزبەکەم بەسەرکەویان بدۆڕێ ئەمە ڕاستیە کە کێشەی حەقیقی کۆمەلگایەکەمان بەڵێتەوە گلای گەندەڵیە من دەست خۆشی لە هیچ کەسێک ناکەم گەندەڵی کردبی بەڵام ئەوەی کە ئەتوو دەیڵێ من کادری ڕێکخراوە دیموکراتیەکان بوویم ئەو ڕێکخراوانەی کە ئەتوو دەڵێ وەهمین بە حەداد دەکەم بە وەهمی تێدا نەبووە لەبەر یەکشتیش لەبەر یەک هۆکار هەر یەکەی لە بواری خۆی چەندین سمینارم لە یەک ڕێکخراوی وەهمینە بۆ کەواتەم قرارێکی غەڵە بووە بە یەک دێڕۆڵام بێتەوە قرارێکی ڕاست بۆیان هەڵا ئەکید غەڵەتە لەبەر وڵات بۆ وەڵامەکە قرارێکی هەڵە بۆیان ڕاست قرارێکی زۆر ڕاست بووە زۆر دروست بووە بەڵام من ڕوونکردنەوەم داوتم بەشێکی ڕاگیراوە بەشێکی ڕاگیراوە بەشێکی ئەبەر قرارێکی دروست قرارێکی نادروست بووە پاشانێ دروست و نادروستەکە مناقەشاکەین نەخێر لە چانە دووبارە سڵاو لە نێوان دروستی ئەم بڕیارە و نادروستی ئەم بڕیارە و چانەکەمان وەرگرت تۆ بۆ لادوایە ئەم بڕیارە دروستە و پێویستە بدرێ لەبەر ئەوەی ئەم پارەیە لە گیرفانی خەڵکە ئەچێتە گیرفانی کادری حیزبەوە کاکەگیان من ئێمە لە سەرەتاوەکو بستنەوەی گۆڕان کە هاتی نەدەسەڵات پێشی بێنە دەسەڵاتمان ئێمە بیگانی تۆڵەسەنەوە نایەنە دەسەڵات و ئێمە مەعاشی هیچ کەسێک نابڕین بەڵام ئێمە ئەوەی پێمان بکرێت بۆ عەدالەت لەم کۆمەلگایەکی ئێمە پێمان بەڵێ نەعەدالەتێکی زۆری هەیە دابەشکردنی پارە لەبەر قسەکە لەسەرەوەی نەعەدالەتیە بوو بۆی بڕیمان من دڵنیام خۆشی ئەگەر بێژدانەوە قسە بکڵێ بەڵێ نەعەدالەتیە بۆ ڕێکخراو هەبوو بەس وەهمی بووە کاکە ناکرێ وشک و تەڕپێکەوە بسووتێنی تۆ ئاگرنیت تۆ هاتووی بۆ چاکسازی تۆ هاتووی وشک و تەڕت پێکەوە دەیان ڕێکخراو بەشێکی ڕێکخراو کار و چالاکی ئەوەندە جوانیان هەبووە کە جێگەی شانازی بووین لە بۆ کۆمەلگا لە بۆ پێگەیاندنی کۆمەڵێک خەڵکی باش لە بۆ وشارکردنەوەی خەڵک لە بۆ پاراستنی ژیان و جەستەی خەڵک کۆمەڵێک من وەکو بدایەتیش گوتم ژنان و ئافرەتان کە هەبووین بەڵێ من ئێستاش پێم وایە دەبی دەقات پاریان لە بۆ دابدرێ لەبەر ئەوەی ئاستی وشیاری ژن لە ماوەی چەند هزار ساڵی ڕابردووەوە هەر بەرەو
تحتیمکردن دەڕوا هەر بەرەو زانەوە دەڕوا بۆ ئێمە پارێ بۆ ڕخراوی ژنان سرف کراوە ساڵانە بۆ ئێمە سەرۆکی ئەڵمانیامان هەڵناکەوی ژن بۆ ئێمە سووتان زیاترە بێکەوە ئەم ڕێکخراوانە دەوریان نەبووە ئەم ڕێکخراوانە وەهمی بوون وەکوتم دوکانی حیزب بوون تەنها پاریان وەرگردووە خۆی ئەڵێ ئەبێ ڕێکخراو هەبێ بۆی دیفاع لە مافەکانی ئافرەت بکە من پێت ئەڵێم بڕۆ سەیری ئامارەکان کە بزانم ڕێکخراوی ئەو ڕێکخراوان تایبەتن بە ئافرەتان پارەیە چەنە بڕاوە تا ئێستانی پارەیە لەو ڕێکخراوانە پارەیەکی خەیاڵیە ئەگەر هەڵە نەبم مانگانە نزیکی 4 میلیارد دینارە کۆی گشتیش پێما بێ لە ساڵەکە 48 میلیارە باشە یەک ڕێکخراو لە بودجەی گشتی یەک ڕێکخراو 65 دەفتەری دا ڕاپەرەك بۆ جەنابتان قسەمان کرد کاکە ئێوە هاتوونە ڕێکخراوەکانتان بڕیوە ئەو ڕێکخراوانەی کە کار چالاکی حەقیقی دەکەن بڕیوتانە ئێوە نەهاتوونە کوڕی باڵا دەستێک بگرن بڵێن کاکە نابێ ئەو پارێ ئەوە پارەشی زۆرە و سەرفی دەکەی باشە کاکسیارە بابکە گوشت و تەڕ نابی بێکەوە کاک دیاجان 48 میلیارد ئەگەر ڕاستە 48 میلیارد دینار ساڵانە لە حکومەت وەرگیراوە دراوە بە ڕێکخراو من ناوی ڕێکخراو بخوێنمەوە بۆ خەڵکە حەپەچێ ڕێکخراوی خۆشەویستکردنی مێژوو یعنی ڕێکخراوی وایە بۆ خۆشەویستکردنی مێژوو یعنی چێمە ڕێکخراوی وامی بۆ ڕەنگە نوکتە بێ ناوی هەنێ ڕێکخراو بخوێنینەوە ئێستا خەڵک دانیشتۆ پێکەنێ پێمان یعنی 48 میلیارد دینار بۆ سرف کراوە لە کاتێک ئەم ڕێکخراوانە بە قسەی کاکەڕوان بەشێکی زۆری وەهمی بوون نەبوون تەنها بۆ ڕازیکردنی حیزبێک بووە بۆ ڕازیکردنی چەند کەسێک بووە من وەکو سەرەتا وتم بەڵێ ئێستش جەنابەت باسی خۆشەویستی مێژووت کرد سەرڕای ئەوەی کە ڕەنگە من یەکەم جارمە ئەو ڕێکخراوەم بیستبی بەڵام ئێستا ئەگەر بمەوێ بە ویژدانەوە دیفاعلەوەی بکەم هەرنا لەبەر ئەوەی خاتری نەورۆز لە بۆ ئەوەی چاواشەکاری تێدا نەکرێت لەبەر خاتری ئەوەی دیسانەکە ئاگرەکەی نەدەنەوە فلان و چەکوشەکەی نەدەنەوە فلان و دەستکاری بکەن تۆ مبەڕیر بۆ گەندەڵی مبەڕیر نییە من سەرۆکی کۆمسیۆنی دەستپاچی بوویم و ئێکەکیش بوویمە لێ ڕەنگە لە پاکەکانی ناو یەکێتی بۆیە ئەو پۆستەم وەرگرتیە من هەردەم دژی گەندەڵیم بەڵام هەر ڕێکخراوەکیش دروست بوو بیتن ئەگەر یەک سوودی ئەو گەیاندبی بە کۆمەلگایەکە من هەر دزی و گەندەڵیەکیشیان کردبی لێرەوە پێیان دەڵێم دەستان گشتێ ناشرن زۆر باش ئێمە پەنجە ئیتیان بۆ هیچ حیزبێران ناکێشین بەرپرسیژنی لە ناوهێنانی ڕێکخراوەکان خۆتان ناوی ڕێکخراوەکانتان بردووە پرسیارەکەی منەوەیە ئەم پارەیە بە هەدەر نەچووە 48 میلیارد نەخێر ڕێکخراو پێویستە هەبێ حکومەت کە 48 میلیارد دیناری یاوە بە ڕێکخراوەکان هەموو ئەم ڕێکخراوانە چۆتە شوێنی خۆی کاکە گیان ڕێکخراو مشکلێ یان خەڵک هەیە 48 میلیارد دینار میلیارد دلار سەروەتیتی لە کوردستانەکەی من لە کوێی بوو زۆر باشە زۆر ڕێکخراوەکان مشکلەیە کە 4 میلیارد دینارە مانگانە یان کە خەڵک هەیە ئەنواع ئەشکال باریجە و باخیرە و ڤێلا و مەزرعەیان هەیە بۆ نەهاتن لەوانە پرسیارکەن بۆ نەهاتن لەو گەندەڵیانەی ئەو باندانەی کە لە ناو زۆربەی دائیرەکانی خەدەمی کوردستان بووینە باند پارەی نەدەی بەڕەشوە ڕەنگە ئیشەکە بۆ نەچوون لەوانە بەدەنگ بێت کاک دیاریەوە سەرەما یعنی 48 میلیارد دینار ئەوە ناهێنێت تۆ ئەم هەموو ڕێکخراوە ئەبوایە پشکنین و ولبینی و تەدقیق و هەموو شتێک لەم ڕێکخراوانە بکرێ من هەر بۆ ڕوونکردنەوە کوتم ئێماڵێن لەگەڵەوەنی ڕێکخراونە بێ ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی زەرورە هەبێت بەڵام ڕێکخراوی حیزبی نەبێ زایدەن ئەوەی ئەوڵێک کۆمەڵێک مافیا کۆمەڵێک مافیا و کۆمەڵێک نازام چی دروست بوون و من پرسیارەکەم ئەو میلیاردێرانی کە و باسیکە لە سای دەسەڵاتەکەی جەناب تۆ دروست بووە کاکە گیانێمە ئەو کات شڕەخنەمانەگەرد ئەو کات شڕەخنەمانەگەر پێمان وا بوو نەعەدالەتیە پێمان وا بوو گەندەڵیە پێمان وا بوو خەڵک لەسەر پارەی میلەت بۆتە میلیاردێ قسەمان کرد ئێوە گوێتان لێ نەگردین ناچار دەرچوین ئەگەر واشبی ئێمە بەشێک بووبێتین لە ئێمە وتومانە زۆر باش مەچۆرە قوڵایی تکایە مەچۆرە قوڵایی ئێمە وتومانە مێژووی ئەم میلەتە بە شانازی وڵێن لە شاخ بەشێکی ئێمە بووینە دەستکەوت سەرکەوتنەکان بەشێکی ئێمە بووە و لە شکستەکانیشە بەرکەوتمانەیە ئێمە حاشامان لەوە نەکرۆ بەڵام ئێمە لە 2023 و باشکرا هاوارمان کردووە کاکە گەندەڵی هەیە فەسادی هەیە وەرن چاکسازی بکەنەوە گوێتان لێ نەگرین ئێستا بەشێکی زۆر لە وڵاتەدا دەرەڕوە یعنی بۆچی یعنی بۆ ئەم
تلسکۆپە ئەم منزارە لەسەر ئەم ڕێکخراوانەیە کە ئەڵەیە کاک دیار ئەڵێ ئیسیفادەی زۆریان گیانەوە بەم کۆمەلگایە نەوەیەک زۆر جیاوازە لە ئێستا بۆی ئەم ڕێکخراوە کاکەگیان بەسەوە نەبووە وزارەتی دارایی کاری زۆر باشتری کردووە لە کوردستانە ئێمە قسە لەسەر ڕێکخراوەکان باشە تۆڵی بەس ئەمە هەبووە منەڵێم نەخێرەوە نەبووە خەزیێنە هەبووە کادری حزب لە ڕێکخراوەکان لە مەکتەب ڕێکخراوەکەی ئەو جەنابی داوامی کردووە پارەی لە حکومەت وەرگردووە لە مەڵبەند داوامی کردووە پارەی لە حکومەت وەرگردووە ئێمە ئەوانشمان بڕیوە ئێمە بەسەوەمان نەکردووە بەڵام ئەو بەشێکە لەوانی کە ئێمە پێمان وایە نەعادالەتی و گەندەڵی تیاکرا بووە بڕیمانە ئێستاش ئێمە وەکو وتومانە ئەوە بەشێکی بڕاوە بەشێکی ڕایگیراوە بەشێکی بڕاوە بەشێکی ڕایگیراوە و لیژنە پێکەێنرێت پێدا چونەی بۆ کرێتەوە تۆڵێ ئەمە خراپ و ئەمە خراپنیە مەسەڵەن بەشێوەرەگەڵی ڕێکخراوی خراپە لە ڕێکخراوی سەیری کار و چالاکیەکەین ئێمە گوێمان لێ نەبووە ڕۆژێ لە ڕۆژان چالاکیەکە بێ بەناوی خۆشەویستانی مێژوو بەناوی پاراستنی پەپولەکەوا بێم ڕێکخراوانە ڕێکخراوی وەهمین بۆی بجەکەسی کردوون بۆ پاراستنی دەسەڵاتەکانی خۆی ئێمە وتومانە پارتیوێکی ئەمەسەمانی لە 2009 بە کۆمەڵی ڕێگا پارەیان لە حکومەت دوورچیوە یەکێ لە ڕێگاکان لە ڕێگا ڕێکخراوەکانەوە بوو کاکە تو نەتبیستیە معنای ئەوە نییە ڕەنگە تو پەمود لە گوێچکە نابی بۆ ئەوەی لەبەر ئەوەی تۆ کادری ڕێکخراوی نەبووی لە ناو ڕێکخراوەکانەوە پەروەردە بووبی و شارەزایەکی زۆر نەبووە جەنابەت کادری ڕێکخراوە فەرمو گوێ لێ بووە خۆت ئێستا وت گوێم لێ نەبووە من گوێم لێ نەبووە تەواو کابێم ڕێکخراوە جووری نییە وەهمیە بۆیە بڕیمان هەش بووبی من ئەڵێم لە بچووکترین شت لە بچووکترین بوار لە بچووکترین چین و توێژ بەڵێ پێویستە ڕێکخراومان هەبێ بەڵام بەو ڕێکخراوەکە وەکو وەزارەتی دارایی وەکو وەزارەتی دارایی دەستگای چاودێری دارایی بنێرن چاچیان بکەن ئەبێ دیفاع لە چین و توێژەکەی بکەن من نمونەم هێنایەوە خوێندکارانە بێ دیفاع لە خوێندکاران بکە قوتابیانە بێ دیفاع بۆ قابلە خۆم قوربان ئێوە زانکۆتان داخست ئێوە بە هێزی چەکدار چوونە سەر زانکۆکان بەڵێ جێرە شێوێنی تێدا دروستکەی شێشە گرفتم لە بۆ دروستکەی و لادەی لە یاسا بەڵێ گێرە شێوێن نەبوو بەڵێ ئەکرێ بە ڕێگای مەدەنی چارەسەر بکرێت لادانە لە یاسا ئەتوو کە بکەوێت چەک بینێ ناو ساحەکەی لادانە لە یاسا ئەتووە من ڕۆژانە لە چ وڵاتێکی دنیا ڕوویدا 50-60 ڕۆژ مان بگریوە تو هەرج نێویشم پێ بدەی لە چی شوێنێکی دنیا ساڵ حکومەت دەست بێ حکومەت گەندەڵ بێ لە چی شوێنێک دنیاوە ڕوویداوە 23 ساڵەوە گەندەڵیەکەن قوربان ئەمە قسەی منیە قسەی زۆربەی مەکتەب سیاسەکانی جەناب تاڵێن بەڵێ لەم وڵاتە گەندەڵیەشت بەشێک بووی بەشێک بووی ئێستاش بەشێکی ئێستاش بەشێکی تێدا بێت چاکسازی بگرێت ئێستاش جەنابەت بەشێکی لەو گەندەڵیە کە دەخۆڵێ لەبەرەوەی نەتانتوانیوە لە ماوەی 2-3 ساڵی ڕابردووتان ئەم ڕێکخراوانە بەشێک بوون لە دروستکردنی ئەو 23 ساڵ گەندەڵیە بەڵێ ئەمە لەسەر ئەمە حەقینیە بەرامبەر کەسێک گەنجێک ڕێکخراوێکی هەیە ئەمانە دروستکراوی یەکێتی و پارتین بەشێک لەوانش ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنین کار و چالاکیانە بۆ ئێمە دەستخۆشیان لێکەین وەکو لە سەرەتای شوتم زەرورە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەبێت دەستخۆشیکردنی ئێوە ئەوەیە بودجەکەیان هەموو ببڕن فەسەڵی پەمود لەکوێ من نەموت هەمووی بڕاوە بەشێکی ڕایگیراوە بەشێکی ڕایگیراوە بەشێکی ڕایگیراوە لیژنە دروستکراوە بەشێکی ڕایگیراوە 2014 هەموو ڕێکخراوەکان بودجەیان بڕاوە لە سەرەتای 2014ەوە کرا بۆ 150 کەم زۆر باشە بام پرسیارەکەم کەم کەواتە ئەمە دەستخۆشیان دەستشکانی ئەم ڕێکخراوانێت تۆ هەموو ڕێکخراوەکانە بڕیوە ڕێکخراوە بۆ ئیسفادێ بووە یعنی هەموو ڕێکخراوەکان کار و چالاکیەکانیان بە تەنیشتەوە نووسیوە ئەوە بۆ ئەوە بۆ ئەوە بۆ ئەوە بۆ ئەوە بۆ قوربانگیان من لە سەرەتا شتم بەشێکی ئەوان هەرە بێ ببردرێن چونکە وەهمین بەشێکی ڕاگیراوە لیژنەی بۆ پێکەنراوە ئێمە قەیرانی بەڵێ بەڵام لیژنێشی بۆ پێکێنراوە پۆلین بەندیەکرێت لە بینی ڕێکخراوەکان لەسەر ئەساسی کار و پرۆژە و چالاکی پاران پێ زای کاک محەممەد قسە ماوە کاکە گیان ئێمە لە شەڕای ئێمە لە شەڕی داعشین ئێستا تۆ ئەو پارەیە بدەی بە هێزی پێشمەرگە و هێزە چەکدارەکانی کوردستان ئاسایش پێشمەرگە و پۆلیس زەروریان بدەی بەو پاراستنی پەپولە و نازام خۆشەویستانی مێژوو کامیان گرنگترە من پێم وایە لە مەرحەلە پێویستە ئێمە لە شەڕین شەڕەکەی شەڕێکی ڕاستیە بۆ خۆم پێم وایە ئەو منحانەوەی کە درا بۆ ڕێکخراوە هەمیانە بدەی بە پێشمەرگە 8 میلیارد دینار ناوە بە هەندێک ڕێکخراو کە بەشێکی ئەم ڕێکخراوانە ساڵانە ئەڵێ وەهمی بووە یعنی ناوی هەنی ڕێکخراوە بخوێنینەوە دیسانەوەی لای خەڵگەوێ بە نوکتە یعنی کەس نەیبیستوە ناوەکەی پرسیارەکەی کاکاروانەوەی ئەو 48 میلیارد دینارە ئایا بیرە بە پێشمەرگە و خێزانی پێشمەرگە و پێشمەرگە یاخود ئەم ڕێکخراوانە کە بەشێکی وەهمی بوون لە سەردەمی
کە حەساری اقتصادی گەماروی ئابووری لەسەر عێراق دانرا سەدام بە وەزیری دارایی حکومەتی سەدامی ئەو کات دەڵێ دەتوانم موچەی خەڵکەکەی بدەم هەتا چەند ساڵ ئەو گەماروێمان لەسەر دانرایە وەزیری دارایی حکوومەتی عێراقی ئەو کات دەڵێت 10 ساڵ موچەی 7 ملیۆن کەست بۆ دەدەم تەنها لە گومرجی برایم خەلیل تەنها لە گومرجی برایم خەلیل دووبارەی دەکەمەوە ئێستا من چوویمە ڕلای سلۆپی و ئەو منتەقانە بە 50-60 کیلۆمەتر سیارە وەستایە بە 4 ڕێز و 5 ڕێز ئەو داهاتر بۆ کوێ دەڕوە بۆ وەزیری دارایی ناتن یەقەی ئەو خاڵانە بگریدێتن یەقەی 40 ملیارد دیارەکەی ڕێژاوەکان یعنی ئەوان ئەوەیە من ئەوەی کەوتم مشک و تەڕپێکەوە بسووتێنرێ بێدەسەڵات ڕێکخراوی وەهمی هەبووە من نامەوێت داکۆچی لە هیچ ڕێکخراوێک بکەم کە گەندەڵ بوو بن من ئەڵێم دەبێت دەستگای چاودێری دارایی بە دوواداچوون بکە لە کار و چالاکیەکانیان بە پێی کار و چالاکیەکانیان هاوکاریان بکە بەڵام نەک بێی ئەتوو کۆمەڵێک ڕێکخراوت هەیە لە ناو کرێی خانین کۆمەڵک پارە بکەوتە قەرز لەسەر ئەوەی کەویستیتی خەڵک وشارکاتەوە ئێستا چاوبەرەژێری کۆمەڵی خەڵکی خاوەن خانوەکان بن یان کۆمەڵێک گرفتی دیکەش لە ناو کۆمەلگا دروست باشە پرسیارەکە منەوە گەرە حیزب دڵسۆزی ئەم ڕێکخراوانەیە بۆ خۆی هەم یەکێتی هەم پارتی هەم گۆڕان هەم کۆمەڵ با پرسیارەکەم بکەن خۆمانمان زۆر باشە ئەم ڕێکخراوانە بۆچی پارەی خۆیان نایەن لە کاتێک ئەگەر حیزب دڵسۆزی ئەم جۆرە ڕێکخراوانەیە ئەمە وەکو یەکێتی حیزبێکین کاکە هەموو کەس دەزانێت حیزبێکین دابوونین و دەوڵەمەندین باشە بۆ ڕێکخراوەکان یەکێتی پارتی گۆڕان یەکگرتو زۆربەی کارە چالاکیەکان من حەقم نییە لەسەر حیزبێکەکە کاک محەممەد بارمەتیت ئەڵێ ئێمە وەکو یەکێتی حیزبێکین دەوڵەمەندین من ئەڵێم و پارێتان لە شوێنە وەزیری دارایی 8 ساڵی ڕابردوو وەزیرەکە لە جەنابتان بوو خێرە وزارەتەکەتان تەسمیلی ئێمە 3 میلیارد دلار قەرزار بوو ئەی خێرە حیزبەکەتان دەوڵەمەند و حکوومەتتان بە ئیفلاسی داوێت دەسێمە ئەو گومرکی برایم خەلیل کە تۆڵی 7 ساڵ و توی پارەی موچەی هەموو موچەخۆرانی عراقی پێدەم ئەو گومرکی برایم خەلیل لە سەردەمی 8 ساڵی ڕابردوو وەزیرەکەی تو هەر هەبوو ئەی کا داهاتەکەی لەکوێیە ئەوە ئێمە ئێستاوە اتفاقی استراتیجیمانە بەڵێ بە شانازی و ئەیکەین ئێستاش یەکێک لە گومرکانێک من هەرەوە ناڵێم من ئەڵێم تۆڵێ یەکێتەکەی ئێمە دەوڵەمەندە من ئەڵێم لەکوێتان بوو بۆچی یەکێتەکەتان دەوڵەمەندە و حکوومەتتان بە ئیفلاسی داوێمە یەکێک لەو خاڵە سنووریانی کە تۆ باسیەکەی کە هاوشەوەی ئیبراهیم خەلیلە بۆ 2-3 مانگە بێ کادرێکی بزوتنەوەی گۆڕان بۆ بە بەڕێوبەری فەرقی کردو لە مانگی پێشەوە بچێت 25 میلیارد داهاتیە بۆ 40 میلیارد داهاتی هەیە بەڵێ ئێمە ئەیگەڕێنەوە هەموو پارانەی کە ئێوە خواردوتان ئێمە ئەیگەڕێنەوە بۆ خەڵکی کوردستان ئەمەی ناو ڕێکخراوەکانیش ئەمەی بەڵێ ئەیگەڕێنەوە ئەو گومرکەی 8 ساڵی ڕابردوو وەزیری دارایی لە جەناب بە 3 میلیارد دلار وزارەتی دارایی نامەوێ بمبێ ناو هەندێک مەعمەعە کە بەڕاستی من پرسیار لە تۆ بۆ یەکێتەکەی دوو دەوڵەمەندە بۆچی حکوومەتتان بە ئیفلاسی دەسێمە کاکەمە یەکێتی حیزبێک بوون بەچی دەوڵەمەند لەکوێ دەوڵەمەند یەکێک لە ڕێخەری بزوتنەوەی گۆڕان هاوکار بۆ لە بۆ دەوڵەمەند بەڵێ بە شانازیەوە کاگنە و شیروان بۆکەین بەڵام دەوڵەمەند لەسەر گیرفانی خەڵک بۆ نەک لەسەر ئەساسیەوەی خۆتان تیجارەتان کرد لەسەر گیرفانی خەڵک بەڵێ لە ڕێگای ئەم ڕێکخراوانە پارەی حکوومەتیان پارەی میلەتیان بردو خسویان تە گیرفانی کادرە حیزبەکان ناتوانانی ئەو بوختانە لەبەر ئەوە بەهیچ عەگەوەت لێ قبوڵ ناکەم من کەسێکم برا شەهیدم زیندانی سیاسیم تحداد وەرە ممتلەکاتی من سیر ئێمە باسی شخص ناکەین تۆ خۆت یەکێتەکەی من دەوڵەمەنە پرسم بۆ ئەندامەی خۆ یەکێتەکەی تۆ دەوڵەمەنە حکوومەت ئیفلاسە من پرسیار لە تۆکەم پرسیارم لێ کرد وەرە بەراوردی من لەگەڵ بەرپرسێکی خۆت کە ڕەنگە خۆت کە ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان لە سەردەمی شاخ باندیش نەبووبی بە خەبات تێکۆشانی خوێنن نەبەخشی زیندانی شۆڕش و خەبات ئێمە مەفرۆشنەوە ئێمە من بە شانازی وڵێم مام ئەنفال کراوە باپیر منفال کراوە هەموو ئەو بە ئێمە مەفرۆشنەوە کورد شۆڕش کورد کردوێتی پارتیویەکێتی نیان کردووە بەشێک بوون لە شۆڕش هەموو میلەتی کورد قوربانی داوە کە ئەنفال کراوە پارتیویەکێتی ئەنفال نەکراون کورد ئەنفال کراوە کە هەڵە باشە زۆر چاکە کورد کراوە نەپارتیویەکێتی بۆیە ئەم گیرفانی کادری حیزبی بەنای ئەم ڕێکخراوە نازانم من کادری ڕێکخراوەی بوویمەوە بۆ پارەم نییە وەرن من
ئەیەکێتەکەت بەچی دەوڵەمەند بووە ئەی بلی پرسە بزانێت کێتەکەت بەچی دەوڵەمەند بووە من پێم وتی کاگنۆشیروان یەکێک بووە لەو کەسانەی کە بەردی بناخی دەوڵەمەندبوون بەڵێ کاگنۆشیروان شانازی ئێوە لەسەر گیرفانی خەڵک دەوڵەمەند بوون نەکەوەی ئەم ڕێکخراوانە باشە پرسیارەکەی من ئەوە بێ بابینەوە سەر ڕێکخراوەکان ناوبهێنان و بردننی هەر کەسێک و هەر کەسایەتێک و خۆتان لی بەرپرسن ئەم بەرنامەی لی بەرپرسنیە سەکویان بەرنامێ پرسیارەکەی منەوەیە ئەم ڕێکخراوانە بۆ تەڕ وشکان بەیەکەوە سووتان ڕێکخراوی زۆر باشەیە خزمەتی کردووە لە هەموو کۆمەلگایکا بێ ڕێکخراوە بێ هیچ کۆمەلگایەک نیە ڕێکخراوی نەبێ نمونەی سوید و نەرویج بێنێتەوە کە ڕێکخراوی حیزبیش هەیە قوربان من نمونەم هێناوتم لە نەرویج یەک ڕۆژ مامۆستا داوامی نەکرد حکوومەتی نەرویجی ناچار کرد ئەو ڕۆژە داوام لە هەموو مؤسساتەکان ڕابگرێت و بە قەرارەکەی خۆیان بچێتەوە بەڵام لە کوردستان ئەم ڕێکخراوانە دروست نەبووە پارتیوێکێتی نانهێڵاو دروست بێ هەمیشە شتی وەهمیان دروست کردووە بۆی ڕێکخراوێکی ئەسلی قوتابیان خوێندکاران دروست نەبێ کۆمەڵە ڕێکخراوی وەهمیان دروست کرد بۆی بەرژەوەندەکانی خۆیان پارێزن من نەپرسم سندیکای ڕۆژنامەنووسانەیە قوربان سندیکای ڕۆژنامەنووسان یەکێکە لەوانەیە کە پارەی لە حکومەت دەربێت پرسیارەکەم باشە سندیکای ڕۆژنامەنووسان خزمەتی بە تۆ کردووە تۆکو ڕۆژنامەنووسێک بکوژی ڕۆژنامەنووسەکانی دۆزیوەتەوە بە دوای کەیسەکانیان نەچووە من پرسیار لە تۆکەم تۆ ڕۆژنامەنووسی بە دوای کەیسەکانیان نەچووە من وەڵامی پرسیار نایەمەوە من لێرە پرسیارەکەم ببوورە کاک دیار ئەم ڕێکخراوانە هیچ ئیسفادەیەکیان نەکردووە ئەم ڕێکخراوانە ئیسفادەیان نەبووە ئەم ڕێکخراوانە وەهمی بوون بەشێکی ڕێز و حرمەت و سەردانەواندنم لە بۆ ئەو شەهیدە ڕۆژنامەنووسانەی کە جەنابی باسی کرد بەڵام نازانم یعنی دیسانەکە دەڵێم وجدان خۆشە سەردەست عوسمان کاوە گەرمیانی دکتۆر ستار شەریف و ئەو خەڵکانەی تر لە سای دەسەڵاتەکەی کە تیرۆرکرابن نازانم کاری ڕۆژنامەنووسی و ڕۆژنامەوانان ئەگەر ئەو بڕینی ئەوەی گیان بیتە ئاستێک کە هەموو عالەم بزانی کە ڕەنگە 1500 پێشمەرگەمان شەهید بووە کە لەسەر جوانترین مەبدە شەهید بووە ناویان وەکو سەردەست عوسمان و کاوە گەرمیانی ئەم ئەوە ڕێکخراوی ڕۆژنامەنووسان ئەوەی کردیە بەقوربان کە بگوژانی پێ ڕسوا بکرێ و ناوەکانیش هەتا بە بەرزی بمینێنەوە غەدریان لێ بڕینی بودجێ ئەم ڕێکخراوانە قەرارێکی دروستە لە ئێستای کۆمەلگای کوردیە بەئەکیدنە بەئەکیدنە لەبەر ئەوەی بەڵێ کۆمەلگای کوردەواری سێ پارێزگایە بە هیچ شێوەیەک دەرفەتی ئەوەی تێدا نییە گەنج و لاوان بتوانن شوێنێکی بۆ خۆیان بینەوە خۆیانی تێدا وشارکەنەوەکەواتە بڕینەکە قەرارێکی قەرارێکە بۆ دروستکردنی تیرۆر و توندوتیژی لە بۆ لەمەوە باشە بڕینی 48 ملیار دیناری منحەی ساڵانەی ئەم ڕێکخراوانەی کە تۆ ناونا هەنێکی وامین قەرارێکی دروستە لە ئێستاە بەڵێ وەکوتم بەشێکی ڕاگیراوە نەبڕدراوە بەڵێ دروستە لە بەرەوەی نەعادالەتی هەبووە دووش ئێمە لە قەیرانی دارین هەردەرە ڕاگیراوە ماڵاوە بێ بڕاوە کاکە لە 2014 بڕاوە بە قوربان بڕاوە نەخێر ڕاگیراوە بەشێکی ڕای زۆر باشە قسەیتریشەڵ ئێمە پێشی بێنە دەسەڵاتەوە زۆر باسی گەندەڵیمانە کرد بەڵام کە هاتنە دەسەڵات زۆر لەوە گەورەترە من یەک نمونێنمەوە بانو بێنێتەوە لەو خەزێنانی کە ئەوان دروستیان کرد بۆ کادری حزب ئێمە پێمان وابوو تەنها هاوڵاتی کوردستان مستەفیدە لەو سیارانی وزارەتی دارایی کە ملکی وزارەتی دارایی پێمان وابوو تەنها هاوڵاتی کوردستان مستەفیدە بەڵام بەداخۆ بۆمان دەرکەوت هاوڵاتی غێرە کوردستان و غێر عێراقیش لە لیستی موچەخۆرەکانی پارتیۆکێتیە کۆتایی دیێڕێک دەتوانم بۆیە هاوسەنگی پارێزم یەک دێر بڵێ خەڵکی وڵاتەنیا لە شۆڕشی کوردستان لە شۆڕشی کوردستان پێویستیمان بە عەرەب بووە بە تورک بووە بە هەموو خەڵکێک بووە خەڵکێکمان هەبووە جاسوسی بۆ کردوین ئەو ڕۆکە خەڵک بۆ سوودانی بۆ معاشخۆر بە لە هەموو خەڵکە پێویستیمان بە هەموو خەڵکێک بووە ئیشیان بۆ کردین من نازانم بەڵام خەڵکە بۆ لەناو حکومەتی بەعز ئیشی بۆ کردینەوە ئەوڕۆپا داش دەیڵم عراقی نەبوو باشە ئێوە کاتژمێرێک مناقەشەتان بینی هیوادارم ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای کامیان بوو باس